پاسەوانی بەرپرس و بارەگا حەزبیەکان لە ژێر سایەی ستەمی بەناو پاشەکەوتی موچە هێشتا موچەکانیان ڕوبعە موچەیە. گەر موچەخۆرانی هەرێم شەڕی نەمانی پاشەکەوت بکەن ئەوان داوای کەمکردنەوەی ڕێژەی پاشەکەوتەکەن. بەپێی ئامارە نافەرمیەکان نزیک بە 50,000 پۆلیس بۆ پاسەوانی بەرپرس و بارەگا حەزبیەکان سەر بە بەرگری و فریاکەوتن و زێرەڤانی بوونی هەیە کە جگە لە پۆلیسەکانی سەربەیەکێتی و پارتی، پۆلیسەکانی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و بزوتنەوەی ئیسلامی و سۆشیالیست و شیوعی 2950 کەس دەبن. ڕێژەی پاشەکەوتیەوە پۆلیسانش هێشتا لە 160 و نوێنەری دەستگای پۆلیسی 7 لایەنی سیاسی لە ڕێگەی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامیەوە داوای کەمکردنەوەی ئەو ڕێژە پاشەکەوتە دەکەن و دەڵێن موچەکانیان بەشی بژێوی ژیانیان ناکات. ئێمە وەکو پۆلیسی پاسەوانی زۆرترین ڕێژەی پاشەکەوتمان هەبوو کە لە 165 بوو و دواتر حکومت خۆی بڕیاریدا کە ڕێژەی پاشەکەوت کەم بکاتەوە لە 115 بۆ لە 130 و سەرجەم فەرمانبەران بە بێ جیاوازی لێی بەدەر هەمووی بگرێتەوە. بەڵام بەداخەوە دووبارە ئێمە وەکو پۆلیسی پاسەوانی زوڵمێکی ترمان لێکرا، ڕێژەی پاشەکەوتمان هەر بە ڕێژەی لە 158 ماوەتەوە لە 150 بۆ لە 158 دەست پێ ئەکا کە زۆرترین ڕێژەیە لە پۆلیسی پاسەوانی دەکرێت. ئەمەش کە ئێمە بە ناحەقی و بە زوڵمی دەزانین کە حکومت دەرحەق بە ئێمەی دەکا. تابعاً خەڵکێک بە 450 تا 500,000 بژێوی ژیانی ناڕوا بەڕێوە لە ڕاستیە. خەڵکمانەیە لە ڕاستیە کرێچیە مانگی 200,000 دینارەدا، ئەنجار تەلەبەی هەیە لە ڕاستیە، کرێ پاسەدا، کرێ ئەوەدا خەڵکە دەیان برادرمانەیە لە ڕاستیە جیابۆتۆ لە ماڵ و مناڵ و ژنەکانی. ئەو پۆلیسانە گەرچی سەر بە وەزارەتی ناوخۆن، بەڵام ئەو ڕێژە پاشەکەوتەی موچە لە وەزارەتی ناوخۆ چەندها ئەوانی گرتووەتەوە. فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامیش بەڵێنی بە نوێنەری 2950 پۆلیسی 7 لایەنی سیاسی دەدات کە لە ڕێگەی حکوومەت و پەرلەمانەوە بە هاوکاری و ڕێکەوتن لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە فشار بۆ نەمانی پاشەکەوتی موچە دروست بکەن. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی بەڵێن ئێوەمان پێیان کە کاراسانیان بۆ بکەین لەگەڵ حکومەتە، لەگەڵ کەسانی باڵای حکومەتە دانیشتنشکۆ حاڵی خۆیان بکەن و کێشەیان بگاتە بەست. وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامیش ئامادەین کە لەگەڵ هەموو فراکسیۆنەکاندا تەنسیق بکەین و جگە لەوەشکە لە ئینشاءڵڵا هەموو غەمانەکە بە پرۆژە یاسایەک ڕێک بخەین کە پاشەکەوتی موچە بەتەواوی بگاتە بن بەزوەت زائیدەن تایبەت و تایبەتتر ئەوەی پۆلیسەکان کە لە 175 ڕێژەیەکی زۆر و زوڵمێکی زۆرە کە لەو برانە دەکرێت و هەوڵیشمان داوە ئێمە بە ئیزنی خوا جوڵێنەری ئەم قەزیە دەبین و هەوڵ دەدەین بە هەوڵێکی جدی کە ئەم کێشەیە بگەنینە بن بەس. بەپێی زانیاریەکان زۆری بندیوار لەناو پۆلیسی بەرپرس و بارەگا حەزبیەکان وای کردووە مافیە و پۆلیسانەش پێشێل بکرێت کە دەوامی دیار و ئاشکرایان هەیە، چونکە زۆرێک لە بندیوارەکان پاسەوانی وەهمی بەرپرس و بارەگای حزبی و ماڵە بەرپرس و مەلا و تەنانەت سەرمایەدارەکان و یەکێتی و پارتیش تا ئێستا بە فەرمی هیچ ئامارێکی فەرمیان ئاشکرا نەکردووە کە چەند کەسیان هەیە و چونکە فەوجە شەخسیەکان زۆرینەیان لای ئەوانن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.